بە زینک دەست پێ بکەین کە زینک لە پرۆسەی چارەسەری توشبووان بەکاردەهێنرێت لە کوردستانی شوایە و سوودەکەی چییە؟ زۆر باشە. ئێمە زانین لە زۆری پرۆتۆکۆڵەکان لەوانەیە لە بیدایەتەوە زینگ ئاماژەی پێدرابێ. ئێمەش لە پێشوە ئاماژەمان بەوە دایەچێک لەو کانزایانی کە زۆر گرنگە بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش زینکە. پێشتریش وتمان لەوانەیە ئەو کەسانی کە ڕێژەی زینک لە لەشیاناکەم بێ هەز بە بێتاقەتی یان چەند شتێکەیە کە هەستی پێ بکەن، ئێمە وتمان ئەو کاتە ئەگەر لە ڕێی خواردنەوە بە باشترین شێوە ئەتوانی لە ڕێی خواردنەوە دوای باسێکین کام خواردنانە تیانە، بەڵام بە شێوەیەکی کەشەیە کەوتمان ئەتوانین ڕێژەی 15 ملیگرام هەیە لەگەڵ ڤیتامین سیا لە دەرمانخانەکان دەسەکەوێ، ئەتوانین بۆ ئەو حاڵەتانی کە ڕێژەی زینکیان کەمن، ئەو کەسانی کە ڕێژەی زینکیانەکەم. بەڵام لە بیدایەتەوە جۆمان لێ ئەبێ بە تایبەتی لەم ئەخیرانە کە باسی هایدرۆکسی کلۆرۆکوین ئەکرێ وەکو عیلات، زۆری شوێنەکان دەستیان بەوەش کردو کە زینکی لەگەڵا بدەن. یان زۆر جارێمە جۆمان لێبێ و کۆزانین پێشتر باس کرا هایدرۆکسی کلۆرۆکوین لەگەڵ ئەزیترۆمایسین زۆر جار کاریگەری لاوەچی هەیە لەسەر کەسەکان. هەندێک شوێن ئێستا ئەڵێن باش نییە بەیەکەوە بەکاریبێن لەبەر کاریگەرە لاوچەکانی سەر دڵ و ئیتر ئەم بابەتانە. بەڵام ئێستا زۆری ئەو شوێنانەی کە لە ئەوەڵا باسی ئەویانە کرد زینکی لەگەڵا بەکاربێنین، ئێستا لەوە ئەچێ بیکەن تقریبن بە ستانداردێک کە زینک بەکاربێ. بۆ ئێمە ئەڵێن زینک بەڕاستی لە لێکۆڵینەوەکانی پێشوو نەک بۆ سارس کۆڤ 2 واتە نەک بۆ کۆڤید 12 بۆ سارس کۆڤ 1 یان بۆ نەخۆشیەکە بڵین جۆرەکانی کەی کۆرۆنا ڤایرۆس زۆر لێکۆڵینەوە کراوە. ئێمە ئەزانین زینک لەشی بەرگری لەشی بایئۆندە باشتر کردووە کە لە فلوی نۆرماڵ واتە لە ئینفلۆنزەی نۆرمەڵە تۆ بتوانی بە چەند ڕۆژێک کەمتر تەواوبی لەو ئەفلەوەنزەیە. باقی تێستی کەش کراوە کە ئەبینن طبعا وەکوتم بۆ کۆڤید 19 نەبووە، بەڵام ئەمە ئەم لێکۆڵینەوانە کراوە کە هایدرۆکسی کلۆرۆکوین وا ئەکا زینک باشتر بچێتە خانەکانی لەشەوە. شتێکی سیر ئەوەی ئێستا بەیان دەرکەوتووە، بەڵام ئێستا باسی شێکەم کە ئەچێتە ژێر لێکۆڵینەوە بڵین. زینک شتێک نییە زۆر زەرەر لە کەس بدا لەبەروی پێویستمان پێیەتی. وەکوتمان ئێمە ڕۆژانە پێویستمان بە زینکە وەریگرین. لە حاڵەت ئێمە ئێستا باسیەکەم ئەبێ بە جورعی بەرزتر واتە بە کەمیەی بەرزتر، واتە ئەمە بۆ ئەو کەسانە نیە کە لە ماڵەوە دانیشتون ئێستا زینک بە زۆری وەرگرن، ئەمە تەنها لە نەخۆشخانەکانە و ئیشی دکتۆرەکانە. بەڵام بۆ لە پرۆتۆکۆڵ زیادیەکەن بە پێی لێکۆڵینەوەکانی پێشوو کە کراوە، ئێمە هەموو جارێڵین هایدرۆکسی کلۆرۆکوین ئەو دەرمانەیە کە یارمەتیمانەدا دژی ڤایرۆسی کۆڤ سارس کۆڤ 2. بەڵام ئەوەی کە هایدرۆکسی کلۆرۆکوین لەگەڵ زینکە ئیکا چۆنە؟ زینک بۆی بچێتە خانەکانی لەش پێویستی بە مۆلەکولێک یان پێویستی بە مادەیەک هەیە کە یارمەتی بدا بچێتە ناو خانەکانی لەش لە ڕێی وەرگرەکانەوە کە خۆی بۆ خۆی زەحمەت بچێتە ناو خانەکانی لەش، کەواتە هایدرۆکسی کلۆرۆکوین ئەم ڕێگای بۆ خۆشەکان لە ڕێی دەرگاکان ڕەسەپتەرەکان وەرگری ناوەنین لە ڕێی وەرگرەکانەوە کە زینک بچێتە ناو خانەکانی لەش، کە چۆن ناو خانەکانی لەش بلۆکی RNA پۆلیمەرەزەکات، ئەو ئەنزایمەی کە پێویستە کە ڤایرۆسەکە خۆی پێ زیادکە. واتە چیەکە نایەڵێ ڤایرۆسەکە خۆی زیادکە، ئەوەیە کە ئیشمان بۆیە کە زینک بچێتە ناو خانەکانی لەش بە پێی لێکۆڵینەوەکان. بڵێ ئەم کەواتە بۆچی هاونیشتیمانیش بەکاری نەهێنێت؟ بۆچی دەبێت بەش تەنیا بەشێک بێت لە چارەسەری بەشێک بێت لە چارەسەری پزیشکی لە نێو نەخۆشخانە؟ بۆ هاونیشتوانی بەکاری نێنێت کەواتە زیانی نییە و بەکارهێنانیشی هێندە سوودی هەیە کە ناهێڵێت ڤایرۆسەکە خۆی زیادکە. ئەزانی چۆن ئێستا ئەمە باسمان کرد لە ڕۆژەکانی پێشوتمان زینک یەکێکە لەو کانزانەی کە تۆ پێویستە بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش، کەواتە ئێمە پێویستمانە لە ڕێی خۆراکەوە وەریگرین پێویستە. بەڵام ئەگەر وەکو هاوڵاتی ئەتەوێت لە ماڵەوە وەریگری و تەسەورەکەی باشت وەرنەگرتیان ئەو خواردانت زۆر نەخواردۆکەتیاتی ئەتوانی لە مڵتی ڤایتامینەکان کە لە دەرمانخانە هەن و لەگەڵ ڤیتامین سی بە تایبەتی ئێستا کۆمبینیشن هەیە 15 ملیگرامی تایە کە تۆ ڕۆژانە ئەتوانی وەریگری هیچ کێشەیەکت نییە. 15 ملیگرام ڕۆژانە وەریگری هیچ کێشەیەکت بۆ دروست ناکە. ماکسیمەم دۆز واتە زۆرترین حەد کە بتوانی لە ماڵەوە وەری بگری تەنها 40 ملیگرامە، بەڵام ئێمە هەر ئەڵێین ئەوانی کە لە ماڵ وەرێگرن با لە 15 زیاتر وەرنەگرن لەبەر کاریگەری لاوەچی
کە بە شێوەیەک زیادەکە ئەگەر زۆرت وەرگرت بێ واتە چەنەها مانگ بە دوایە کاوەری بگری لەوانەیە کاریگەری لاوەچی هەبێ بە تایبەتی لەسەر مەعیدە تێکەڵاتن و ئیتر هەموو ئەوانەی بەشی هەرسکردنی بەگشتی کەواتە بە ڕایژی پزیشکی بەڵێ بەڵام 5 میلیگرامەکە ئاساییە هاوڵاتی ئەگەر خواردن ئەزانێ لە ڕێ خواردنەوە بە کافی وەری نەگرتووە وەکوتمان هەموو سەوزە و میوەیەک خۆ ئەوانە هەمووی کۆمپلیتە بێ بەڵام ئەگەر ئەزانی کەمە ئەتوانی ئەو 5 میلیگرامە کە لە مڵتی ڤایتامینەکان هەیە ڕۆژانە یەکدانە ئاسایی زۆر باش بەزەوەی ئێمە باسیەکەین ببوورە ئەو دۆسەی کە من باسیەکەم دوای ئێمە سەریان کەی مەجال بێت ئەوە زۆر زیاترە و بۆیە پێویستەکە لەژێر چاودێری پزیشک بێ بۆ تاک بۆ هاونیشتیمانی چی بزانێت لەسەر زینک چی دیکە زۆر باشە ئێستا زانکۆی ماڵبرن لەگەڵ ئۆستن هێڵف لە ئوسترالیا لە هەشتی ئەم مانگەوە دەستیان کردووە بە تێستێک واتە لەسەر ئەو نەخۆشانی کە هەیەە نەخۆشەکانی کۆرۆنا بە IV واتە لە ڕێخوێنەوە دۆسێکی بەقوەتی زینکیانە دەنێ سەیرەکەن ئەڵێ ئەمانەیە ئەم تێستە بکەین لەبەرەوەی هیچ نایبینین بۆ ماوەی هەفتەیەک ئەگەر کەمیەیەکی زۆری زینکیش بدەین بە نەخۆشەکان کاریگەری لاوەچی هەبێت چونکە بۆ ماوەیەکی کورتە لەژێر چاودێری پزیشکە بێت ئەڵێ ئەمانەوە بیان دێنێ لەبەرەوەی وەکووتمان لە لێکۆڵینەوەکانی پێشتر بۆمان دەرکەوتووە بێجگەلەوەی کە پێشوو باسمان کرد بەڵام هەم دڵ و گورچیلەکان لەگەڵ جگەر ئەپارێزێ لە کاتێکە کە زینکمان زۆر وەرگرت ئەگەر هەر نەخۆشێکمان گر وای کرد ئۆکسجین کەم بڕوا بۆ ئەم شوێنانەوە تا دڵ و گورچیلە و جگەر کە لەبەر هۆی کەمی ئۆکسجین تووشی کێشە ئەبن زینک لەو کاتەیە یارمەتی ئەوەدا یان حیمایەی ئەو دڵ و گورچیلە و جگەرەکە فلەبەر ئەوە ئێستا ئایانەوێت لە ماوەی یەک هەفتەیە پێمان بڵێن چۆنە بێت ئیشەڵا لە دوای 7 ڕۆژ دەرەکەوێت ئەمە پێڵێن بیدایی و لە دوای ئەوەش لەواتە ئیتر ئامیکەن بۆ زۆری نەخۆشەکان دکتۆر ئۆز هەیە لە ئەمریکا لەم یەک دوو ڕۆژەی پێشوو باسی ئەوەی کرد کە بزانێت لە کوێی ئەمریکا چونکە ئەمە باسێکی زۆر بڵاوە ئێستا لە لۆس ئانجلس پرۆفیسۆرە گوتی ئێمە تاقیمان کردوتۆ لەسەر نەخۆشەکانمان 95 نەخۆشمان هەبووە لەو 95 نەخۆشە 90یان نیشانەکانیان زۆر سووک بووە کەواتە نزیکەی 90 نەخۆشیان بە ئاسانی هەروەکو چۆن ئەنفلەوەزەیەکی یاسایی حسابی ئەوەی هەم بۆ کردو بەڵام پێنجەکەی کە پێویستیان بۆ بنێردرێن بۆ نەخۆشخانەکان دکتۆرەکە پێشەوەی بینێرێ لەبەر قەڵەباڵغی ئینتەنسیڤ کێر و نەخۆشی زۆر و توێتی با من شتێکی کە بکەم هەڵساوە دۆسی 220 میلیگرامی ڕۆژانە داو بەم نەخۆشە بە چاودێریەکی تر لەگەڵیانە دەرکەوتۆ نیشانەکانیان زۆر کەمتر بوو و ئەوانیش بەبێ ئەوی پێویستیان بێ بچنە نەخۆشخانەکان لەژێر چاودێری ئەو دکتۆرە پرۆفیسۆرە چاک بوونەتەوە باشە ئەوەی کە لە چۆ هەیە پێشتریش ئاماژەمان پێدا زینک لە زۆری سەوزە و میوەکانە هەیە بەڵام لە گۆشتی سوورە هەیە لە ماسیە هەیە لە هێلکەیە هەیە لە هەموو چێڵین بڵین چەرەزاتە بە تایبەتی و دەنکی زیاتر دەنکی کولەگەی پێڵێن تۆزێ لەبەرەوەی ناوی زیاتریان هەیە کولەگە گەورەکان و کولەگە بچووکەکان ئەمانە هەموو دەنکەکانیان یان ناوکی کاڵک ئەوانە هەموو زینکیان بە ڕێژێکی زۆر باشتیایە کاتە گەرێمە هەموو ڕۆژێ هەر خواردنەکانی ئاسایی خۆمان بە باشی بخۆین میوە و سەوزەی لەگەڵا بێت تەسەورەکەم زینک باش بێت ئەگەر لە حاڵەتێکا یەک دوو نیشانەی لەوانەیە هاوڵاتیان بتوانن یەکسەر سێری بکەن مەسەلەن ئەگەر لە نینۆ کابینیمان پەڵەی سپی هەیە بەعزێک جار ئەو پەڵە سپیانە لەوانەیە ئاماژەی ئەوە بێت کە زینک کەمە یەکێک لە ئاماژەکان لەوانەیە بۆ زینک بێت لەبەرەوە ئەتوانی ئەو 5 میلیگرامی کەوتمان بە حەبیش وەریگری ئاساییە ڕۆژانە بۆ 3 مانگ وەریگرە یان ئەوە تا قژوەرین بۆی هەیە یعنی ئەو شتانەی کە هاوڵاتیان خۆیان نەتوانن بێگومان ئەمانەی کە ئێڵێم سەبەبی کەشیان هەیە بەڵامێکێک لەو سەبەبانە بۆی هەیە کەمی زینک بێ بۆیە زینک زۆر پێویستە ئێمە بەکاری بێن زۆر باشە بەخێرایی ئەوانە دووبارەکەینەوە کە لە چیدا هەیە بەڵێ سەوزە و میوەکان وتمان لە هێلکە و لە پەنیر لە گۆشتی سوورە هەیە لەگەڵ هەموو چەرەزەکان نەتوانین بە تێکەڵی بخۆین بە تایبەتی ناوکی کولەگە و کاڵک و ئەو چەرەزانەی کە بە ئاسانی بەردەست دێن